بۆ یەکەم جار ناکۆکی و ململانەی ناوپارتی و بارزانەکان لە قۆناغی نهێنی و لە ناو کۆشک و دیوەخانە داخراوەکانی سەری ڕەشەوە گوازرایەوە بۆ قۆناغی ئاشکرا. ئێستا نێچیروان بارزانی و بەشێکی بەرچاوی بارزانەکان پێیان وایە سیاسەتەکانی مەسرور بارزانی پارتی خستووەتە سەرسکەیەکی مەترسیدار بە تایبەت دۆسیەی گیراوەکانی بادینان کە شانی پارتی و بنەماڵەی بارزانی ئارداوی کردووە لە کاتێکدا پێشتر هەموو پارتێکان شانازیان بە مەرکەزیەتی حیزبەکەیانەوە دەکرد لە ژێر چەتری مەسعود بارزانیدا. بەڵام وا دیارە خۆری ئەو زەمەنە ئاوا بووە و بەیانیەکی شوم بۆ پارتی لەکەل دەرکەوتووە. لەبەر ئەوەشە ئێستا بەرەیەکی بەهێز لەو بنەماڵەیەوە دەرکەوتووە. پێیان وایە ئەگەر سنوورێک بۆ سیاسەتەکانی دانەنرێت ئەوە مەسرور بارزانی لە کۆتاییدا سەری پارتی و بنەماڵەی بارزانی دەخوات. ئەو بەرەیە دەیانەوێت بڵێن هەموو بارزانەکان لە هەمان تۆپە قوماشەکەی مەسرور بارزانی نین. تەنانەت لەم ڕۆژانەدا بەرپرسێکی هەرە باڵای پارتی وتبووی مەسرور بارزانی هەمان سیاسەتی دەستگای هەواڵگری KGB دووبارە دەکاتەوە کە دەوڵەتی کردە پۆلیسی و لە کۆتاییشدا بووە هۆی ڕووخاندنی یەکێتی سۆڤیەت. ئەگر لە دادگا و دووکەڵ لە سەری ڕەش گیراوەکانی بادینان تەنکاییەک باڵباڵێن و کێشە قوڵەکانی ناوپارتی دەرخست. ئەوانەی کە گیراون جەنابە دەڵێ ڕۆژنامەنووس یان چالاکوان بە حەقیقەت لە ئەسڵە نە چالاکوانە نە ڕۆژنامەنووس. بەعضێک لەمانە سیخۆڕ بوون، سیخۆڕیان بۆ وڵاتانی تر کردووە، بەعضێکیشیان تێکدەر بوون، چەکدار بوون، هەوڵی تەقاننەوەی باڵەخانە و پێگەی بڵێم خەڵکی بیانی لێرە و کوشتن و بڕین و ڕفاندن و تێکدانی وەزەکەیان کردووە. ئەم قسانەی مەسرور بارزانی پێش هەفتەیەکە لە بڕیارەکەی دادگا کە تێیدا 6 ساڵ زیندانی بەسەر گیراوەکاندا سەپان. واتە مەسرور بارزانی پێشوەختە ئیعازی بۆ تاوانبارکردنیان نرد. بۆیە بڕیارەکە هەرگیز کۆدەنگی پارتی و بارزانەکانی لەسەر نەبووە. ئەمەش ئەو خاڵەیە کە ناکۆکی خستۆتە نێوانیانەوە. سزای زیندانی بەسەر گیراوەکانی بادیناندا بووە فیکەی دەستپێکردنی گێمێکی دیکەی بەریەککەوتن و ململانێ توندەکانی ناو پارتی. ئەم جارە ناکۆکیەکان لە ناو پارتیەوە گوازراوەتەوە بۆ ناو بنەماڵەی بارزانیش. ئەوەش لە مێژووی پارتی و ئەو بنەماڵەیەدا پێشهاتێکی مەترسیدار و بێوێنەیە. وەک دەوترێ نەخۆشیە کۆنەکەی جارانی یەکێتی ئێستا گوازراوەتەوە بۆ پارتی. نەخۆشی تەکەتول و باڵباڵێن و فرەکوێخایی هەموو خانەکانی جەستەی پارتی توش کردووە. بە جۆرێک پارتی لە حیزبێکی مەرکەزیەوە بەرەو هەرکەس بۆ خۆی دەڕوات. بەکاردانەوەکانی پاش بڕیارەکەی دادگاش دەرکەوت کە جەمسەرەکانی پارتی و سەری ڕەش هەریەکە و لە ئاوازێک دەخوێنن. لە کاتێکدا مەسرور بارزانی ڕۆژنامەنووس و چالاکوانە دەستگیرکراوەکانی بەسیخوڕ و تێکدەر وەسف کرد کەچی نێچیروان بارزانی هاوسۆزی بۆ گیراوەکان دەربڕی و ڕایگەیاند. بڕیاری دادگا بۆ سزادانی چەند ڕاگیراوێک نیگەرانی دروست کردووە. بەڵام ئەوە دوا بڕیار نییە و دادگای پێداچوونەوەش ئەرکیەتی بە کەیسەکەدا بچێتەوە تا هەمووان هەست بکەن وەک یەک مافیان پارێزراوە. دەستبەجێ باڵەکەی تر بەرامبەر نێچیروان بارزانی هاتە دەنگ و دژە تیرۆری پارتی بە زمانێکی زبر ڕاگەیەنراوێکی درێژی بڵاو کردەوە و نووسی بووی زۆر سەیرە کەسانێک بە بڕیاری دادوەر و ڕێکاری یاسایی لەسەر سیخوڕیکردن و تێکدانی ئاسایش دەستگیر بکرێن. بەڵام بۆ تەوزیفی سیاسی و مزایدەی سیاسی و ڕکابەری ناوخۆیی ئەم بابەتە بەکار بهێنن. بەو شێوەیە ڕووداوی سزادانی دەستگیرکراوەکانی بادینان درز و کەلێنە گەورەکانی ناو هەویری پارتی و بنەماڵەی بارزانی دەرخست. تەنانەت ئەدهەم بارزانی وەک کەسێکی خاوەن مەکانەتی کۆمەڵایەتی ناو بارزانیەکان هاتە سەرخەت و لە پەیامێکدا دژی سزادانی گیراوەکان دەنگی هەڵبڕی و ڕایگەیان. هیوادارم کە دەستگای داد بەو بڕیارەدا بچێتەوە کە چەند گیراوی بادینان بە زیندان سزا دراون و گیراوان بگەڕێنەوە باوەشی خانەوادەکانیان.
هەرزوو میدیا و پەیجەکانی باڵەکەی مەسرور بارزانی هەڵمەتێکی گەورەیان دژ بە قسەکانی دەست پێ کرد و پەیجی خواکوڕک لە فەیسبوک ئەدهەم بارزانی بە دۆستی قەرارگای ڕەمەزان و سیخوڕی ئێران وەسف کرد و نووسی بووی کەسێک بە پاشناوی بارزانی و بەناوی ئەدهەم کەلامێکی بڵاو کردووەتەوە. ئەرێ بێ زەحمەت جەنابی شێخ ئەدهەم تۆکەی بە چ سیفەتێک دەستێوەردان لە کاروباری دادگا دەکەیت ئەوەکەی کاری تۆیە. جارێکی دیکە مەسرور بارزانی هاتەوە بەرامبەر ڕکابەرەکانی و بە تویتێک دەمی هەمویانی داخست کاتێک وتی داوا لە هەموو لایەک دەکەم ڕێز لە سیستەمی دادوەری هەرێمی کوردستان بگرن بۆ ئەوەی بتوانێت بە شێوەیەکی سربەخۆ و بێدەستوەردان کارەکانی ئەنجام بدات. بەو شێوەیە سزادانی گیراوەکانی بادینان فووی کرد بە ئاگری شەڕی باڵەکانی ناو پارتی و بنەماڵەی بارزانیدا پیشانی دا دوو باڵ و بەرەی جیاواز و زیاتریش لە سیاست و بیرکردنەوە لە ناو پارتی و بارزانەکان دروست بووە بە جۆرێک مرکزیەتی حیزبی و بنەماڵەییان وەک جاران نەماوە ئەویش بەهۆی پلانی کوڕەکانی مەسعود بارزانیەوە بۆ کۆنتڕۆڵکردنی یەکلایەنەی هەموو پارتی و جومگەکانی حکومڕانی وا دیارە لە ئێستاشدا پلانەکەیان بۆ ڕاکێشانی بەڕەکە لە ژێر پێی نەیارەکانیان لە ناو پارتی و بنەماڵەی بارزانی بە قورسی چووەتە بواری جێبەجێکردنەوە.